ئاری بەیانیتان باش، بەیانی بینەرانی کورسات باش. پەیمانگای داژیار پێنجەمین فیستیڤاڵی خۆیەتی کە ساڵانە ئەنجامی دەدات بۆ ئەم ساڵیش بە هەمان شێوە فیستیڤاڵێکی زانستی و کللتوری ئەنجام داوە کە چەندی چالاکی زانستی کللتوری لە خۆ دەگرن و لەگەڵ ئەوانشدا گۆرانی و میوزیک و هەڵپەڕکەی کوردەواریش بوونی هەیە. فیستیڤاڵەکە پاش کەمێکی دیکە دەست پێ دەکا. من بۆ زانیاری زیاتر دەمەوێت لەگەڵ مامۆستا هەژار وسوو بەڕێوەبەری پەیمانگاکە قسە بکەم. مامۆستا ئامانجتان چییە لە ئەنجامدانی ئەم فیستیڤاڵانە تا چەند گرنگن بۆ خوێندکار؟ سەرەتا بەخێراتتان دەکەم. ئێمە وەکو پەیمانگای داژیاری ناحوکمی بۆ پێنجەمین ساڵ فیستیڤاڵی زانستی و کللتوری دەکەین. یەکێک لە هەرە خاڵە گرنگەکان ئەوەیە کە ئەمڕۆ خوێندکارانی قۆناغی پێنجەمان پرۆژەکانی ئەوان نمایش دەکرێت و توانای پێنج ساڵی خۆیان دەردەخەن بۆ میوانانی ئازیز بە بەشێکی کەش زیندوکردنەوەی کللتور و فۆلکلۆر و نەتەوەی کوردەکە ئەمڕۆ نمایشمان کردووە لێرە بۆ میوانانی ئازیز و کۆمەڵی خواردنی فۆلکلۆری کوردەواریشمان ئامادەیە پێشکەشی میوانانی ئازیز دەکەین. ئامانجی سەرەکی لە ئەم پرۆژەیە و ئەم فیستیڤاڵانە بۆ دەرخستنی توانای خوێندکارانە بۆ بەرچاوڕوونی دنیای دەرەوە کە بزانن پرۆژەکانی خوێندکاران تا چەند سوودی دەبێت بۆ کۆمەلگا و بەشێکی تریش ناساندنی کللتوری و نەتەوەی کوردەبەرنەوەی ئێستا. سپاس دەکەم. ئاری لێرە خوێندکاران با بڵێن کارە زانستیەکانی خۆیانیان نمایش کردووە. بچمە لاوی خوێندکارە کاکەی گیان سڵاوت لێبێت. پرۆژەکەی تۆ چییە؟ بەچی بەشداریت کردووە؟ ئەمە تا چەند گرنگە؟ پرۆژەکەی مە دەربارەی پردێکە کە کاتێ ڕێژەی ئەو بەرز دەبێتەوە پردەکەمان سەرەکەوێ بۆ ئەوەی پردەکەمان ئەو نەیگرێت. باشەوە فیستیڤاڵانە تا چەند بۆ ئێوە گرنگن بۆ ئەوەی توانە زانستیەکانی خۆتان پیشان بدەن؟ وڵام بە قورئان نازانم. دەستخۆش. دەمەوێت لەگەڵ یەکێکی دیکە لە مامۆستایانی پەیمانگاکە قسە بکەم کە لێرە با بڵێن دیزاینێکی پاییزی جوانی دانەوە. مامۆستا ئەگەر بێ ئێرە سپاس دەکەین. ئەم شوێنە ئامان چییە کە ئاوات لێ کردووە دەتەوێت چی پیشان بدەی و ئەم فیستیڤاڵە بۆ ئێوە بۆ مامۆستایان بۆ خوێندکاران تا چەند گرنگە؟ سەرەتا بەخێراتتان دەکەم بۆ پێنجەمین فیستیڤاڵی پەیمانگای داژیار. لێرە بابەسی ئەم ستاندە بکەین کە ڕازاندومانتەوە. لێرە پێم جوان بوو کە جگەر لە پرۆژە زانستی و کللتوری و هونەریەکان کە لە پەیمانگا پێشکەش دەکرێت وەروە شتێکی جیاوازتردانن کۆمەڵە کللتور تێکەڵ بکەین. ئەگەر دیقەت بدەن کللتوری ئەوروپیمان تێکەڵ کردووە کە بۆ هەڵەوین بەکاری دێنن و هەروەها کۆمەڵی ڕازانەوەی کۆنی کللتوری کە بۆ خۆمان بەدەست دروستمان کردوون و هەروەها تێکەڵکردنی لەگەڵ وەرزی پاییز بەم شتێکی جوان بوو. باشە جگە لەوانە ئەم فیستیڤاڵانە تا چەند بۆ خوێندکارەکانتان گرنگە بۆ ئەوەی کە کارە زانستیەکانی خۆیان پیشان بدەن و لە هەمان کاتیژاوەکو باست کرد ئێوەش شتە کللتوری و فۆلکلۆریەکان بە خوێندکاران ئاشنا بکەنەوە. سەبارەت بە پرۆژە زانستیەکانی خوێندکاران کە ساڵانە بەڕێوە دەچێت یارمەتی خوێندکاران دەدات بۆ ئەوەی ماندوو بوون بە پرۆژەکانیانەوە بۆ ئەوەی بە قۆناغی پێنج بە سەرکەوتوی بەڕێ بکەن و هەروەها لە قۆناغی یەکەوە هەتاوەکو کۆتا قۆناغ فێری ئەوە بن کە چۆن پرۆژە زانستیەکانیان نمایشکەن و ئیشی دەستی تێدا بکەن و بەحسەکانیان ئامادە بکەن. لەگەڵمان بووی. ئاری لە فیستیڤاڵەکە وەکو مامۆستایان و خوێندکارش باسی کرد گرنگە لەبەرەوەی لەلایەکەم توانە زانستیانی کە خوێندکاران هەیەە نمایشی دەکەن پیشانی دەدەن دەیخەنە ڕووبۆی زیاتر پەرەی پێ بدەن. لەلایەکی دیکەشەوە کۆمەڵێک شتی فۆلکلۆری هەیە لێرە ڕەشماڵ و با بڵێن مەشکەژەنین و خواردنی کوردەواری و ئەوانە هەیە کە ڕەنگە بۆ خوێندکاران شتێکی تازە بێ پیشانیان دەدەن و لە هەمان کاتیشدا گۆرانی و هەڵپەڕکەی کوردەواری هەیە و ئەوەی لە فیستیڤاڵەکەدا کاتێکی خۆش بەسەر ببن و ئامانجەکەش وەکو باسم کرد هەم پیشاندانی توانە زانستیەکانە هەم ئاشناکردنیانە بە کللتور و فۆلکلۆر و فەرهەنگی دەوڵەمەندی کوردی.